بەڵێ جا من هەواڵی زۆرم لە بەردەستە بۆی بیگەێنمە ئێوە بەڵام بۆی لە بابەتەکە دانەبڕین تایبەت بە بەغدا و هەولێر یاخود عێراق و هەرێمی کوردستان با من گفتوگۆ و شرۆڤەی زیاتری ئەم پرسە بکەم میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز بەختیار تاڵەبانی چاودێری سیاسی کا بەڕێزیان ڕاستە و خۆ لە هەولێرەوە لەگەڵم دەبن بەڕێز تاڵەبانیم کاتت باش سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان ئێمە دەبینین دوو ڕۆژە سەرۆکی هەرێم لە بەغدایە چەندان کۆبوونەوە و گفتوگۆی گرنگی ئەنجام داوە هەمووان تەکیدیان لە خاڵێک کردوتەوە چه هەرێمی کوردستان چ بەغدا تەکیدیان لەوە کردوتەوە کە دەبێت کێشەکان چارەسەر بکرێن و بە دیالۆگ و گفتوگۆ هەرێمی شەرداوای ئەوەی کردووە ئەم قسانە بۆ نابێت بە پراکتیک بۆ ناچێتە بواری جێبەجێکردنەوە پرسیارەکە ئەمەیە. بەڵێ سەرەتا سڵاو لە ئێوەی بەڕێز و سڵاو لە بینەرانی ئەزیزی کەناڵی کوردستان 24 دەکەم بۆ وەڵامی پرسیارەکە دیارە ئێمە هەر لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە ئەزبوونێکی زۆرمان لەگەڵ ئەم دەسەڵاتە نوێی کە ئێمەش بەشێک بووینە لە ئەو دەسەڵاتە لە بەغدا وەکو سەرکردایەتی سیاسی کورد بەڵام خۆ دیارە ئێمە لە سەرەتاکانی دەست بەکاربوونی یەکەم کابینەی ئەم حکوومەتەی بەغدا و کاتێکی ئێمە لە ترۆپکی هێزا بووین بە بەشداری سەرکردایەتی سیاسی کورد بەهێزەوە لە بەغا بەڵام ئەوان لەو کاتەیە یعنی با بڵێن نەهاتنە ناو ئەو بابەتانەی کە ئێمە لە دەستورات جێگیرمان کرد کاتی خۆی لەگەڵ لە هەمووی گرنگتر باسی بکەین مادەی ١40 کە کورد لە دەستوری هەمیشەی عێراقا جێگیری کرد دوا بە دوای ئەوە کۆمەڵێک ئاریشە و کۆمەڵێک دۆسەی دیکە سەری هەڵدا ئەوان کە زانیان ئەمە بابەتی مادەی ١40 و گێرانەوەین ئەو ناوچانەی کە ئەوان ناویان ناوە ناوچەی کێشە لەسەر و کە ئێمە پێمان وایان ناوچەی کوردستانین و کێشەی لەسەر نییە بەڵام بۆ ئەو کات بە دەستێوەردانی هەندێک لایانی دەرەکی لە چوارچەوەی مادەیەکە بۆ ئێمەیان دیاری کرد بەڵام ئیدی ئەوان طبعا کورد لەسەر تەنها لەسەر مادەی ١40 نەدەوەستا کورد دنیایەک و کۆمەڵێک مەشاکل و ئاریشە و کێشە و شتی دیکەی هەبوو لە عێراقا کە لە حکومەتەکانی پێشوو بەختیار دێمە سەر ئەوەی کە داواکاری کوردیان بچوو کردوتەوە بەڵام بابزانین لە عێراقدا بە شێوەیەکی گشتی دەستور جێبەجێ دەکرێت یاخود نا تەنها ئەوەندەی پەیوەست بە هەرێمی کوردستانەوەی دەستور جێبەجێ ناکرێت چۆن شرۆڤەی ئەمەم بۆکەیت ئەوان پرسیارەکە جوانە ئەوان دەستور ئەو بادانی کە دەکرێتە بەرژەوەندی دەسەڵاتەکەی خۆیان لە بەغدا تا ئەو شوێنە دەستور جێبەجێکەن کە لە بەرژەوەندی بەهێزبوونی دەسەڵاتەکەی خۆیان بێ لە بەغا تا ئەو شوێنە جێبەجێکەن هەر بەرگە و بابەتێک لە ناو دەستورە کە بە خزمەتی بەرژەوەندی گشتی پێکاتەکانی دیکە بێت خۆ هەموو دەزانین ئێمە لە دوای ئەوەی کە هەرێمی کوردستان وەکو با بڵێن ناوچەیەکی فدرالیداری پێدانا لە دەستور خۆ شارەکانی دیکەی عێراقیش داوای ئەو مافەیان کرد ببنە قوارێکی فدرالی لای خۆیان بەڵام ئەوان زۆرە گریان لەوە کرد نیانش جگە لەوەی ئەو دیفاکتۆی هەرێمی کوردستان وەکو دیفاکتۆ ئەوان دەیبینن ئەوان پێیان وایە فەرز کرا بەسەریان هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فدرالی دیفاکتۆ ئەوان بە درێژای ئەو فترەیە هاتن بە بەرنامە بە شێوەیەکی زۆر بەرنامە بۆ داڕێژرا و هاتن لەم دەسەڵاتانی هەرێم پێ بە پێ هاتن لەم دەسەڵاتانە کەمکەنەوە بۆیە بادەیەکی زۆر لە ناو دەستور هەیە جێبەجێ نەکراوە لەوەی کە لە هەمووی گرنگترەوە بوو کە دەبوو مەجلیسێکی ئەنجومەنێکی ئیتحادە بێت یعنی پەرلەمانی عێراق لە دوو ژوور پێکاتووە لە ژووری یاساداران و تەشریعی ژوورەکەی دیکەی ژووری مەجلیسی ئیتحادە بەڵام لەبەر ئەوەی ئێمە تەنها با بڵێن قوارەیەکی فدرالی یەک قواری فدرالی کە لەسەر ئەساسی جوغرافی و مێژووی کە قواری هەرێمی کوردستانی پێکاتبوو قوارەی دیکەی ئەوە نەبوو با بڵێن فدرالی ئەوان ناویان نا هەرێمەکان و پارێزگاکان طبعا ئەو کاتش کە ئەگەر ئەو بەختیاربانی لەداوە پرسیارە بکەم منە ڕاکێشا بۆ پرسیارەی کە ئەو قسەی سەرۆکی حکوومەت بیری جەنابەت و بینەرەکانیشمان بخەمەوە سەرۆکی حکوومەت وتی عێراق وەکو هەرێمێکی فیدراڵی مامەڵە لەگەڵ ئێمە ناکات وەکو پارێزگایەک مامەڵە لەگەڵ ئێمەدا دەکات تەواوە بە دڵنیاییەوە ئەوە با بڵێن چەقی مشکلەکەی ئێمەیە
ئەوان وەکو باسم کرد ئەو کاتی کە تا 2014 پێش 2014 کە کوردستان لە ترۆپکی گەشە سەندنی ئابووری و لە ترۆپی گەشە سەندنی ئەمنی و لە ترۆپی گەشە سەندنی بوارەکانی دیکەی بابلین ژیان بوو لە کوردستان ئەوان کە کەوتنە سەرپی خۆیان لە دوای شەڕی داعش و هاتنە سەرپی خۆیان دەستیان بەوە کرد کە سەرچاوەکانی هێزی کورد وشکن یعنی ئەوان کە لە سەرتاویستن باسی بکەن ئەوان زانیان کورد لەوە زیاتر داواکاریە کورد لەو گەشە سەندنەیە لەو فترەیە کە کورد لە هەرێمی کوردستان هەرێمێکی فدرالی وەکو نمونەیەک وەکو پارادایگمێکی جوان باز دەکرا لە دنیاە ئەوان ئەمەیان بەلایە زۆر بەڕاستی بۆ قبول نەئەکرا کە عێراقێکی کەیان باز دەکرد کوردستانیان بە عێراقێکی کە وێنا دەکرد ئەمە بۆیە هۆی ئەوەی کە ئەوان هەوڵ بدەن بۆ شارعی خۆیان شەقامی خۆیان کە نەیانتوانی بە خزمەتێکی ئەوتۆی بکەن دەستیان بەوە کرد ئەوان نێنە ئاستی هەرێمی کوردستان لە ڕووی گەشە سەندنەوە ویستیان کوردستان بنە ئاستی خۆیان بۆیە دەستیان بەوە کرد با بڵێن لە جۆشی شەڕی داعشە لە کاتێکا کە کوردستان لەژێر مەترسی داگیرکردن لەو کاتەیە دەستیان بۆ قوتی ئێمە برد بەڵێ کاک بەختیار دەکرێت پێم بڵێ لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا لەم پەیوەندیە و لەم مامەڵەیە خاڵی لاوازی هەرێمی کوردستان چییە؟ ئایا هەرێمی کوردستان خاڵی لاوازی هەیە؟ بەداخەوە ئێمە بەڵێ بە دڵنیاییەوە خاڵی لاوازمان هەیە ئێمە ئەگەر دەلیقە و با بڵێن کلندێکمان نەکردوێتەوە کەس ناتوانێت ئێمە خاڵی هێزی ئێمە وشک بکات ئێمە بەداخەوە ینی سەرکردایەتی سیاسی کوردویان ئەو کاتێک کە ئێمە شتێکمانەوە بەناوی هاوپەیمانی کوردستانی لە بەغدا ئەم هاوپەیمانیە هەمیشە شیعەکان پێیان وا بوو تاکە هاوپەیمانیە کە بە پۆڵاین ناویان دێنا کە ناتواندرێت درزی تێبخرێت ئەوان بە هاوپەیمانی پۆڵاینیان ناودەنا دەیانگوت درزی تێ ناخرێت بەداخەوە دوای نەخۆشکەوتنی بەڕێز مام جەلال و دوای ئەوەی کە سەرکردایەتی سیاسی کورد جۆرێک لە دەستێوەردان کرا ناو سەرکردایەتێک و بەشێک لە خەڵکی ئێمە بۆ ئەوی لە بەغا بتوانن جێپەی خۆیان بکەنەوە نفوزێک بۆ خۆیان دروستکەن بۆی بتوانن لە کوردستان کاریگەری دروستکەن بەداخەوە ئەیلێن بەدا خۆزگەوانە بووە بە زوا بوو لە ڕێگای ئەو کرێن و درزانەوە توانیان کاریگەری دروست بکەن توانیان کاریگەری لەسەر شەقامی کوردی دروستکەن بە تایبەتی یعنی خەڵکی ئێمە ڕاوێژی بۆ پێدەکرد یان ڕاوێژیان بۆ دەکرد کە چی بکەن چۆن بتوانن ئەم کورد ڕابگرن لە حەدێکە یعنی ئەوان پێیان نەبوو سەرکردایەتی سیاسی کورد پێکاتەوە لە پارتی و دواتر یەکێتی ئەوان پێیان وابوو لە بەهێزبوونی پارتی و یەکێتی خۆیانی پێ لاواز دەبن لە بەهێزبوونی پارتی و یەکێتی پیان وانە بوو کورد بەهێز دەبن پیان وایە ئەوان لاواز دەبن و ئەم دوو حیزب بەهێز دەبن بۆیە ویستیان ئەوانش لە ڕێگای بەغدا خۆیان بەهێزکەن و لە کوردستان بتوانن سەنگ و قورسایی خۆیان لەو ڕێگایەوە پیشان بدەن بەداخەوە لە ڕێگای ئەو کلێنانەوە و لە ڕێگای ئەو پێش دیار و ڕاوێژانەی کە پێیان دەدان و سەرکەوتوش بوون لەوێدا و ئێمە کاتی خۆی مادەی 140 کە باسم کرد لە سەرەتایە هەنگاوێکی باش چوونە پێشە لەو فترانی کە ئێمە بەهێز بووین لە بەغا ئێمە هەنگاوی یەکەمان دەست پێ کرد کە ئاساییکردنەوە بوو دواتر ئێمە هەوڵی ئەوماندا دوای ئاساییکردنەوە سەرژمێری بکرێت لە شارەکە بۆی دوجار ئێمە گشتپرسی بۆ کەرت بکەین بەڵام ئەوان لە هەنگاوی یەکەمە تەمان لەو هەنگاوەیە ئێمەیان ڕاگرت تا ئێستاشی لەگەڵا بێت ئەو مادەیە ئەگەر دادگای فدرالی بەغدا دانی پێ دەڵێنایە کە مادەیەکی زیندووە و ماوە و بەردەوامە ئەوان لای ئەوان هەر بە مادەیەکی مردوو ناوێ دەهێنرا مادەیەکی مردوو بەوە کە ناوێ بە هیچ شێوەیەک باز بکرێت سپاس دەکەم بەڕێز بەختیار تاڵەبانی ئەمە یەک ئاباژە بە یەک شت بکەم کە بە کورتی سپاس دەکەم فەرموو ئێستا خاڵێکی وەڵڵای ئێستا لەم چکە ساتێک کە ئێستا کوردێدایە پن پێم وایە سێ کۆبوونەوەی زۆر گرنگ کراوە ئەم کۆبوونەوەانە بۆ کووردە بۆ هیچ حزبێکی سیاسی نییە بەو هیوایم کە سەرجەم هێزە سیاسیەکان کورد بە شێوەیەکی گشتی لەم قۆناغەیە کە گۆڕانکاری گەورە ناوچەکەیە جەنابی سەرۆک وەفدێکی ناردۆتە سووریا زۆر باشە جەنابی سەرۆکی حکومەت کۆبوونەوەیکی بە هێزە سیاسیەکان کردووە زۆر باشە جەنابی سەرۆکی هێرە بکە ئەمڕۆ لە بەغایە هەر ئەم سێ هەوڵە گەورەیە دوجار کورد سوودی لێ ئەبینێت هەموو کورد سوودی لێ بێنێت بەسێ ئاراستەی جیا ئیش دەکرێت بۆ کورد لەبەر ئەوەی ئەمڕۆ ئێمە لە قۆناغێکی دەرفەتمان لە پێشەوە مەترسیش لە پێشمانە
جەبن پێم وایە دەرفەتەکان زیاترە بۆیە ئەمڕۆ لە باشترە کە هەموو پێکەوە کە بەداخەوە لە ڕۆژانی پێش و کۆبوونەوە کرا هەندێک کەس ئامادەن بەڵام بەو هیوایم کە بە خۆدا بستنەوە سپاس دەکەم کاک بەختیار بەیەکەوە بین و ئەم کوردستان لە خۆناقی بۆ خۆناغێکی پەیامەکەت گەیشت بەڕێز بەختیار تاڵەبانی لە چاوەڕ بڵێن بەڕێز بەختیار تاڵەبانی چاودێری سیاسی لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس دەکەین.